بەڕێزان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە یەکەم ڕۆژی ساڵی 2013 لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان دیارە ئەمڕۆ باس لە تەوەرێک دەکەین کە تایبەتە بە ئەم ساڵواتە ساڵی 2013 کە ئایا داخوازی و هیوا و داواکاریەکانی هاوڵاتی کورد چییە لەم ساڵدا کە وەک دەزانین ساڵی پێشوو لەم بەرنامەی خۆتاندا چەندین داواکاری چەندین داخوازی باس کران لە تەوەرە جیاوازەکاندا هەروەها زۆرێک لەو پەیوەندیانی کە داواکاریان هەبوو جۆرێک لە بێهیواین هەبوو لەوەی کە داواکاریەکانیان جێبەجێ ناکرێت. ئێمە بەم شێوەیە قسەکان دەهێڵینەوە بۆ ئێوە بۆ ئەوەی ئێوە باس لەوە بکەن کە داخوازەکانی ئێوە چییە، هیواکانی ئێوە چییە، ئاواتەکانتان چییە لەم ساڵدا ئەگەر لە هەر بوارێکدا بێت ئێوە ئازادن لەوەی چۆن گزارش لە دەربڕینی داواکاری و هیوا ئاواتەکانتان بکەن. جیا لە پەیوەندەکانتان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیاتیڤ دەتوانڕاتی بنووسنجەکانی خۆتان بنێرن کە تایبەتە بە داخوازی و هیوا و ئاواتەکانی هاوڵاتی کورد لە ساڵی 2013دا. بێگومان وەک دەوترێت ڕووداوەکان کاریگەریان زۆر هەیە لەسەر هاوڵاتی، بەڵام تا چەند ئێمە وەکو مرۆڤ هیوامان هەبووە داخوازیمان هەبووە تا چەند جێبەجێ کراون لە هەرێمی کوردستاندا. هەروەها ئەگەر بەو شێ بڵێن لە چوارپارچەکەی کوردستانیش بەڵام بیرمان نەچێت لە کۆتاییدا ئێمە هەر مرۆڤین و هەموو مرۆڤێکیش هیوا و داواکاری و داخوازی هەیە. بەڵام یەکەم پەیوەندیمان سارا لە هەولێرەوە. سڵاو لێبێ سارا خان، فەرموو. باش زۆر سپاس سارا خان. باش عزیزم ساڵی نوێشتان پیرۆز بێ دەستخۆشی نێمەت وای زۆر سپاسەکەین لە ئێوەش پیرۆز بێ. وڵای هیوادارین ساڵی 2013 بێت لە مانگی ئاشتی و خۆشی بۆ گەلی کورد. بەڵێ هیوادارم من نەخۆشیانی کە لە 2012 بینیمە ئیتر نبینەوە. تا چەند سارا خان لە ساڵی ڕابردوودا ئەو ڕووداوانەی کە باسییان دەکەی کاریگەریان هەبوو لەسەر ترسی ئێمە بەرامبەر بە نەبوونی ئاشتی. جانمەت باسی لە ئاشتی کرد بۆیە ئەو پرسیارە دەکەم. ئەلۆ بەڵێ سارا خان گوێت لە پرسیارەکەم بوو؟ جملێک نەبوو وڵای دەنگت جەنابەت باست لە ئاشتی کرد تا چەند ڕووداوەکانی ساڵی ڕابردوو کاریگەریان هەبوو لەسەر دەرونی ئێمە و ترسی ئێمە لە ئاشتی یاخود نەبوونی ئاشتی. وڵای مەترسەکان بەم دوایە بوون ئەلبەتە ترسەکان لۆ هەمانێکی هەڕەشە لە کورد کرد و گەلی کوردیش بەڕاستی ترسی لێ نیشت. هیوادارم دووبارە نەبێتەوە کاکشمان گیان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. دیارە مەبەستت ترسەکە زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. ترسەکە دیارە پەیوەندی بە ڕووداوە سیاسیەکانەوە هەبوو وەک تێگەیشتنی من بۆ قسەکانی سارەخان لە هەولێرەوە. ئاسۆ لە شەقڵاوە فەرموو کاک ئاسۆ. کاکشوان هێوارە باش. زۆر سپاس دەکەین کاک ئاسۆ، ئێوارەت باش و ساڵی نوێت پیرۆز بێ. فەرموو. ساڵی نوێژە تو لە کارمەندەکانی ئارتی لە توش پیرۆز بێ جانە. زۆر سپاس دەکەم. بەناوی هەمووان سپاس. دەستخۆشتانێکم بەس کاکە بە 2012 بەلای من زۆر خۆش بوو. بەڵێ بەس گلێ یەکم هەیە دەست زۆر سپاسیا و برا بە ڕێزارێکم هینا کۆنتڕۆلی تەلەفۆنەکانی شەرەکردن. جون سەعات 5 جوونی بوو. برادرك تلفوني كرت جني بكاك مسعود بارزان دا اشتيوا زوزور حيبة عم بخو كادير شبارتيشن بس والله جواني جني كاك اسو اقل لقل ما مني تو كاك اسو كاك اسو زوزور حيبة كاك اسو من ما بس موني كقصه كان بيبر ما اقل لقل ما مني تو اما لبر اوي بعيبي دزاني لبر اوي او قسانه دور الاخلاق ودور الادب وبوشي وي كقصي كرد وڵامیش درایەوە لە بەرنامەکەەوە جۆرێک لە گرژی دروست کرد لە قسەکاندا لە گفتوگۆکاندا. بەڵام ئێمە خۆ دەزانی دانانی بەرنمێکی ئاوا بە ئازادانە بۆ ئەوەی ئێوە ئازادانە قسە بکەن. بەڵام دڵنیا من کەسێک قسە بکە ناشرینی خۆی پیشان دەدا ئەگە قسە بە هەر کەسێ بڵێ نەکرد سەرۆکی هەرێم هەر کەسێکی تر ناشرینی خۆی لە قسەکانیەوە دەردەکەوێت وە خۆی ناشرین دەکاوە بتەوێ نەتەوێ هیچ کاریگەریکی نابێت ئەگە قسە بە هەر کەسێک بڵێ ئەگە قسێکت مابێ بە کورتی کاک ئاسۆ بۆ ئەی بچینە لای کاک فەرەج لە بادینانەوە. باش زۆر سپاس دەکەم. کاکشوان بەڵێ کاک ئاسۆ. سپاس بۆ کاک ئاسۆ لە شەقڵاوە. بڵێ سەرتیب لە چەمسەماڵەوە. فەرموو کاک سەرتیب. کاکشوان چۆنی بە قوربان. زۆر سپاس دەکەین کاک سەرتیب. هەناسەکەمی برای بەڕێزم دەستخۆشی تەوەرەکەت یەکەم و هیوادارم داواکارم لە خوای گەورە ساڵی تازە ببێتە ساڵی خۆش و برایەتی پڕ بەرەکەت بووە گەلەکەمان لە کوردستانە. هیوادارم تێکڕای میلەتەکەم بەدەسەڵات و ئۆپۆزیۆنەوە ببن بە بەلای یەک و دڵ و دەروونمان لە حەقد و چینە و دووبەرەکی پاتەوە بکەین
بۆ ئەوەی جارێکی تر نەبین بە گاڵتەجار لەم وڵاتەیە لە بەردەم دوژمنانماندا هیوادارم دەسەڵات و حکوومەت و پەرلەمانی شیوای گەلەکەمان و تاکی هاوڵاتیانی ئێمە بەجێ بێنێ و ئەوانەی کە کەم و کوڕیان هەیە و هاوسەریان نەگردووە و بێبەشن و خەڵیجندان نەمەزراون و هەر تاکێک کە هەر کەم و کوڕیەکێ لە هەر بوارێکی ژیانە داوا لە خوای گەورە و لە دەسەڵات و حکوومەت و پەرلەمانەکەم بە پیری داواکانیانەوە بچێ و حکوومەت ببێ بە باوکی میلەت و خزمەتکاری میلەتەکەی خۆی و میلەت و دەسەڵاتی بەشێکە لەو میلەتە نەمیلەت بەبێ دەسەڵات قیمەتی هەیە و لە دەسەڵاتیش بەبێ میلەت هیچ ئامانجەکانی خۆی ئەپێکێ. هیوادارم و داواکارم لە هەموو کوردێک لە هیچ کەناڵێکەوە جنێ و قسەی ناشرین بەسەرکردەکانمان نەدەن. ناشرینە بەخوا زۆر ناشرینە، زۆر عیبە. من ئەگەر قسەیە بە هەر سەرکردەیەک قسە بە خۆم بکەم ئەوە ئەسەلمێنم کە خۆم لە عایلەیەک نیم خاوەن ئەدەبیات و ڕەوشت و ئەخلاق بم. هیوادارم هەموو برایەک بین بە دڵ و بەگیان بۆ سەرکەوتنی بەرزی خاکی کوردستان وەربژی. زۆر سپاس بۆ کاکسەتیب لە چۆنچەماڵەوە. باوکی محەممەد لە سۆرانەوە فەرموو باوکی محەممەد. ئەو کاتە باش. زۆر سپاس باوکی محەممەد. چۆنی بەڕێزم باشی؟ زۆر سپاس دەکەم. فەرموو باوکی محەممەد. والله بەنسبەت ساڵی نوێ وازام هیچ گۆڕانکاریشی دروست نەکرد، یعنی تو دیاوازێک نییە لە بینی 2012 و 13. بەڵێ. ئەبرێ تا ئێستا نەمدیت یعنی گەندەڵێک یاخود ئینسانێکی لەوانەیە کە نەعەدالەتن لەو کەسانێک کە نابێت باسی بکەم. بەڵێ. یعنی کەسێک ڕەنەشراتە بەردەم دادگای ڕۆژێک لێ کۆڕینەوە کرابی برێکاکەوە ساڵی 2013 فەرمووە سێ بەرپرس سێ ئەندام پەرلەمان یان فلان وەزیر هات ئیشەکەی بەتەواوی ڕانەپەڕاندیا لە پۆستەکەمان لادا یاخود بڵێ مەسەلەن فلان کەس ئەوەنە پارەماندا بوو دەستی کە پرۆژێک هات بکات پۆستەکەی وەک پێویست نەبوو ڕاستی دیارەکەی لەبەر 2012 بەڵە سپاس بۆ باوکی محەممەد سروە لە چەمسەماڵەوە. سڵاو لێ بێ فەرموو. ئێوارە باش. زۆر سپاس سروەخان. خۆشی دەورێکە لە کەمپیرۆزای ساڵی نوێتان لە یەکەم لە هەموو کارمەندانەدا زۆر سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێت. تەلفۆنەکەی بۆ وەرگردم بە تایبەتی لە جەنابی سەرۆک بارزانی و هیوادارم ساڵێکی خۆش بێ بۆ گەلی کورد و دەوڵەتی کوردی ڕابگەێنێت جەنابی سەرۆک. بەس ئەومان لێ هیواداریشم مامجەلال بە زووترین کات چاک بێتەوە ئیشەڵڵا تاکیشە بێتەوە ئەگەڕێتەوە و هیوای ئاشتی و کامەرانی بۆ هەموو گەلی کورد دەخوازم و هیوادارم ناخۆشەکان ئیتر ڕوو نەکا لە گەلی کورد. زۆر سپاس کات. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. عەلی لە سێ سادقەوە فەرموو کاک عەلی. یارەتان باش. زۆر سپاس دەکەین کاک عەلی. ساڵی نوێ لە هەموو گەلی کورد لە هەسوار پارچەی کوردستان پیرۆز بێت و هیوادارم ئەم ساڵە ببێتە ساڵی سەرکەوتنی گەلی کورد و دروستبوونی دەوڵەتێکی کوردی و هیوادارم بەتایبەتی لە ڕۆژ ئاوای کوردستان خەم و برسێتیەکانیان بڕێوێتەوە و هەرێمی کوردستانیش بتوانێت هاوکاریان بکات. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانیش وەرەقەیەکی سپی هەڵبداتەوە و هەموو ئاواتەکانی گەلی کورد بەدی بێنێ لەم باشووری کوردستان و دژی گەندەڵی بوەسێتەوە و گەندەڵی نێڵێ لەم هەرێمەی ئێمەدا. بەڵێ. ساڵی تازەتان پیرۆز بێ و زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاک عەلی لە سێ سادقەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سەهەند هێمن نووسیوێتی هیوادارم ساڵێکی پڕخۆشی بێت بۆ هەموو خەڵکی کوردستان. هەروەها نووسیوێتی سەرۆک مامجەلال بە زوویی چاک بێتەوە. ئەرسەلان پێنجوێنی نووسیوێتی دڵنیا بن لە ساڵی 2012 باشتر نابێت. کوڕە هەولێری نووسیوێتی هیوادارم ئینشەڵڵا ساڵێکی پڕخۆشی بێت بۆ هەموو جیهان بە تایبەتی کوردستان. سەنگەر سایکۆ نووسیوێتی هیوادارم لە ساڵی 2013 حکوومەتی هەرێم نووسیوێتی بڕوخێت ئەوە تێبینی سەنگەر سایکۆ بوو. باوکی کۆمار لە دینارتەوە فەرموو باوکی کۆمار. زۆر سپاس دەکەین باوکی کۆمار فەرموو. سال 2013 بتفصیل دولتبونا کردی راگردی و دولتبونا کردی رگراتی جناب سرد مسعود بارزانی. هیدارم سال 2013 همه ملت کرد پیروز بیت و انشالله سال کاب خوشی و خیر و برکتی و ملت کرد. بله. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئارام لە ڕانیەوە فەرموو باوکی ئارام. ئەم کاتت باش. زۆر سپاس باوکی ئارام. دەسەرتا دەستخۆشی بەرنامەکە دێ دەکەم. زۆر سپاس دەکەم.
بەداخەوە پەیوەندەکەی بسڕا لە سەتۆڕی کۆمەڵاتی فەیسبوک چەند تێبینی کترمان بواتەوە. سلێمان جەرجیس نووسیەتی خوازیارم ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرار بێت و ڕۆحی لێبوردەیی زیاتر لە کۆمەڵگەدا پەرە بسێنێت. هێدی هەدوان نووسیەتی ئیشەڵا ساڵێکی خۆشی دەبێت بۆ هەموو گەلی کورد. ڕێکا کوردی دەڵێت جیابوونەوە لە عێراق چونکە هەر ڕۆژێکمان هەیە لە عێراق جیا ببینەوە چەند زوو بێت باشترە هیوام ئەوەیە دەوڵەتی کوردی ڕابگەێنرێت بڕوە عەبدولمەجید نووسیوێتی واستە نەمێنێت لە دام و دەستگاکاندا بە تایبەتی لە کاتی دامەزراندندا فەرق نەکردن لە نێوان کوڕی بەرپرسان و هەژاران لە ناوەندەکانی خوێندندا. بەڵە پەیوەندیکتر لەگەڵماندایە غازی لە پیرمامەوە. چۆنی؟ ئەو کاتت باش؟ زۆر سپاس کاک غازی فەرموو. وەڵای دەستخۆشی تەوەرەکە دەکەم. پیرۆزبایی ساڵی 2013 لە خەڵکی کوردستان دەکەم. بەڵێ. بە تایبەت شاری پایتەخت. وای داخوازم لەو ساڵیدا سەید ئەکرەم ئازاد بکرێ و بە کوژانی حەفدەی شوبات و زەردەش عوسمان و کارزانی خاڵە حەمە بدرن بە دادگا. حەقا سەرۆشی هەرێمی کوردستان ئەم یعنی چاو بۆدا بخشێن دڵکاتێک سەرۆشی هەرێمێکە بەڵام سەدان خەڵک مەترسی ژیانیان هەیە لە شارێکی وەک شاری هەولێرەکە بە پایتەختی کوردستان ناسراوە. خەڵک ناتوانێت بە ئازادی قسە بکەن لەوێ ڕاپێکی زیندانەکانی دەکەن. ئەنی حەقا لە ساڵ 2013 ئەم ترس و لەرزە لە شاری پایتەخت نەمێنێ. بەڵێ. دەستخۆشی بەرنامەکانە دەکەم. زۆر سپاس دەکەن. سپاس بۆ پەیوەندیەکە تەحسین لە سیدەکانەوە. فەرموو کاک تەحسین. ئەو کاتت باش؟ زۆر سپاس کاک تەحسین. ساڵنیەت پیرۆز بێ. ساڵنیەت لە تو لە هەموو گەلی کوردستان پیرۆز بێ. زۆر سپاس دەکەین. فەرموو. هیوادارین ساڵی نوێ ساڵێکی پڕخۆشی بێ دووربی لە شەڕ و ئاژاوا ئینشاڵڵا هەر کورد سەرکەوتووە بێ. بەڵێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. سۆران لە ناوچەی سۆرانەوە. فەرموو کاک سۆران. سارینێ لە NRT لە سەرۆکی هەرێم کاک مەسعود بارزانی کاک نێچیروان بارزانی خوازم. زۆر سپاس کاک سۆران. بەڵێ. جونێ برادرێک تەلەفۆنی کرد لە سۆران جونی بە سەرۆک بارزانی داشتیەوە زۆر عیبابات هەی لە دڵ قوزی خوشکم. بەداخەوە بەڕێزان ئەمە لە دوێنێەوە من نەویست باسی ئەو حاڵەتەی دوێنێ بکەم کە کەسێک پەیوەندی کردووە بە شێوەیەکی زۆر ناشرین قسەی ناشرینی بەرامبەر بە سەرۆکی هەرێمی کوردستان کرد. ئێمە دیارە وەک ئاماژەم پێدا نەمانویست باسیکەین بۆ ئەوەی دووبارە تەوەرەکە نەگۆڕینەوە بەڵام وەک گوێتان لێبوو بەو شێوەیە کە هەر بەڕێزێک قسە دەکات ئێمە نازانین ئەم کەسە کێ لەکوێوە پەیوەندیەکە و مەبەست لەم بەرنامێ تەنها ئەو بووە کە بە ئازادانە ئێوە قسە بکەن و بتوانین هەم بۆ خۆتان هەم بۆ ئێمە سوودێک ببینین لە گفتوگەکان بەڵام بەو شێوەیە دڵنیا بن ئەو کەسانە خۆیان ناشرین دەکەن و هیچ سوودێکی نابێت بۆ نەتەوەرەکە نە ئەو کەسانێکی گوێیان لێ بێ نە بۆ ئێمە و دڵنیا بن ئەو قسانە کە دەکرێت تەنها وشەیەکە و دەوتێت وە نابێت کاریگەری هەبێت لەسەر کەستان لە پەیوەندەکانتانە لەبەر ئەوەی ئێمە دوێنێ لەو تەوەرەی کە دیاری کرابوو بە ساڵی 2012 بۆ گەلی کورد لە ساڵی 2012 زۆرێک لە پەیوەندەکان پێچەوانەی تەوەرەکە بوون و ئاراستەی گفتوگەکان گۆڕان بۆ ئەوەی کە کەسێک قسەی ناشرین بڵێ کەسێک تر وڵامی داتەوە. دڵنیا بن کللتوری کوردی و گفتوگۆکردنی سەردەمیانە نابێت بۆ شێوێ بێت دەبێت بە شێوەیە بێت کە ئێمە وا تێ بگەین کە مەبەست لەم بەرنامەیە سوودگەیاندنە گەیاندنی ڕاکانی ئێوە گەیاندنی پەیامی ئێوەیە نەک بۆ شێوەیە قسە بکەین وەک وتم ئەگەر بۆ شێوەیە قسە بکەین هیچ سوودێکی نابێت و دڵنیا بن ئەم بەرنامەیە بەردەوام نەبێ باشتر ئەگەر بۆ شێوەیە بێت. عەزیزمان لەگەڵدایە لە چەمچەماڵەوە فەرموو کاک عەزیز. بەڕێزم کەوارەت باش ساڵی نوێ لە هەموو ستافەکانی NRT بەڕێز پیرۆزەکەم و بەتایبەتی لە بەڕێز و بەتایبەتی لە بەڕێز کاکا شاسوار بەڕێزەکەم سپاس کاک عەزیز. هیوادارم ساڵی 2013 بەس ساڵی ڕەقەمگۆڕین نەبێ ساڵی دڵگۆڕین بێ ساڵی یەکگرتنەوەی ماڵی کورد بێ ساڵی دەوڵەتی کوردی بێ ساڵی زمانی گفتوگۆ بێ ساڵی ڕەشنەکردن بێ لەسەر ئەساسی بنیادنان نەک لەسەر ئەساسی ئێرانکردن
ساڵی ئەوە بێ کە ئێمە یەکتری قبولکەین ساڵی ئەوە بێ ئینشەڵڵا پشت بەخوا شەڕی سیحە و سونا غەرق بێم کاوە دەسەڵاتدارانی کورد غەڵەتی وانەکەن سەمامی ئەما بن هیوادارم ئەم کاوە ئەم ساڵە ساڵی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی بێ و تەقسیمی عێراق بێ هیوادارم ناوماڵی کورد ئەم سەرکردە بە ڕێزانە هەمویان پرژەی چکەنە و بۆی لە مێژووە بینوسن لە 2013 ئەم پیاوە بە ڕێزانە نێوماڵی کوردیان ڕێکردە لەبەرەوەی مێژوو ڕەحم بە هیچ کەسی لایەنێ ناکە ئەگەر ئۆکەی بێ پشتی باش بێ ئۆکیان بێ لە غەیری ئۆکەی بێ نائۆکەیە هیوادارم ئێوەش سەربەرز و سەرکەوتوون لە کارەکەن. زۆر سپاسەکەن سپاس بۆ پەیوەندەکەت نازەنین لە دهۆکەوە فەرموو نازەنین خان. زۆر سپاس نازەنین خان. ساڵە 2013 هەنگە پیرۆستکەم هەر کوردێکی بەڵێ ئینشەڵڵا دام کوردتر کردین و ئینشەڵڵا دە ساڵە خێر و خوشی و بەرەکەتێ و ئەسیدارم ساڵە 2013 معاشم پێشمەرگێت دووەکێکی زێدە بم معاشت هەمی پێشمەرگێت دەبن بەس پێشمەرگێت فەرمانده دووەکێ زێدە نەبینە بەڵێ مثلا همه کرده هنه و ایشالله هم کشتر کردین و سوالات هنگو پیروز کم و گلک ممنون. زۆر سپاسەکەن سپاس بۆ پەیوەندەکەت میکائیل لە ئەکرێەوە فەرموو کاک میکائیل. دەمێتە باش. زۆر سپاس کاک میکائیل. پێویست باید ساڵێک گشتکەلێک کوردەکەم و بەتایبەتی سەرک بارزانی و هیلە خۆزمێنێ بۆ جەلال تەڵەباین خۆزمێنێ و کەناڵی ئێلانسی زۆر سپاس. زۆر سپاسەکەن کاک میکائیل سپاس بۆ پەیوەندەکەت. دڵشاد لە سلێمانیەوە فەرموو کاک دڵشاد. کاک دڵشاد گوێمان لە دەنگتە فەرموو سڵاو لێبێ فەرموو. گوێت لێمانە کاک دڵشاد. ئەلۆ بەڵێ کاک دڵشاد فەرموو. نەوساد لە سلێمانیەوە. خۆشحاڵین کاک دڵشاد فەرموو. نەوزاد لە سلێمانیەوە. نەوزاد لە سلێمانیەوە. فەرموو کاک نەوزاد ببوورە ناوەکەمان بە هەڵە نووسیوە فەرموو کاک نەوزاد. داوا لێبوون دەکەم مامە شوازە دەستخۆشی بەرنامە لێکە دەکەم. زۆر سپاس دەکەین. کاک شوان جیاد من هەر کەسێک سوکایەتی بە سورک بەرزانی بکە ئێمە پڕ بەدڵ پێمان ناخۆشە ئێمە سوکایەتی بە کەناڵەکە دەکەین ئێمە پێم ناخۆشە ئاسا لەم کاک نەوزاد بە تەلەفۆنەکەمان بەڵێ کاک نەوزاد ئەگەر لەگەڵمان بمێنیتەوە دڵنیا بە هەر کەسێک قسە بکە ئەگەر بە سەرۆکی هێرێن بێ یاخود بە هەر سەرکردێکتر بێ بۆ کەناڵەکە جوان نییە ئەمە بۆ بەرنامەکە جوان نییە ئەمە خۆمان ئەوە خواستێکی دڵنیا بە وایە منیش وا دەڵێم بەڵێ هەر بە کارمەندەکانەوە تامی بیرەکەشت دڵنیا بە وایە ئەوە سوکایەتیە بە ئێمەش لەبەر ئەوەی ئەم بەرنامەیە ئەگەر من ئەو قسەیەم کرد وتم ئەگەر ڕابگیرە باشترە لەوەی بەو شێوەیە قسەی تێدا بکرێت کاک نەوزاد کە بە جەنابیشت ئەو شێ بەکارنێنی بەرامبەر بۆ کەسە ئێمە وڵامماندایەوە قسەکانی دوور بوون لە ئەدەب دوور بوون لەوەی کە ئەخلاقی تێدا بێ بەڵام با ئێمە وەکو ئەو نەبین ئەو کەسە با کاریگەری نەبێت لەسەر قسەکانمە کەسێکە دڵنیا بە پەیوەندی کردووە قسەی خۆی گەیاندۆ بەس بۆ ئەوەی بیشێوێنێ بەرنامەکە بۆ ئەوەی پەیامەکانی ئێوە بشێوێنێ و نەتوانن باس لە تەوەرەکە بکەن تەنها وەڵامی دەنەوە ئەگەر قسە بکەین لەسەر ئەوەی کە هاوڵاتی کورد جەنابەت وەکو هاوڵاتیەک لە سلێمانی داخوازی تۆ چییە لەم ساڵدا هیوای تۆ چییە لە ساڵی 2013دا گەلێک لە هاوڵاتیان پەیوەندیەکەن گلەییان هەیە و هەست ناکەی ڕووداوە سیاسیەکان کاریگەریان هەیە لەسەر داخوازیەکانی ئێمە لەسەر هیواکانی ئێمە یەکشیکەیە کاگە شوانجیانەوە ئەوە سەری ساڵی تازەیە بێخلاقێن تکایە کاک نەوزاد من پرسیارێکم کرد ئەگەر بینە تەوەرەکە بۆ ئەوەی وەڵامی کەس نەدەینەوە کاک نەوزاد سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان هیوادارم دڵنیا بن ئەگەر تا سێ کاتژمێری تر ئێمە بۆ شێوە قسە بکەین هیچ سوودی نابێ و بەرنامەکە بۆ شێوەیە مەبەستەکەی خۆی ناپێکە گەیاندنی ڕاو ئێوەیە گەیاندنی پەیامەکانی ئێوەیە بە شێوەیەکی دروست بە شێوەیەکی سەردەمیانە هەموو جارێک ئێمە نەک هەر لە قسە ناشرینەکان کە دەوترێت زۆر جار کەسێک ڕخنەیەکی گرت بێت لەلایەنێک کەسانێک پەیوەندیان کردووە وایان هەست کردووە کە ئێمەین قسە بەلایەنەکە دەڵێن بەڵکو دەمانەوێت ئەوە بڵێن کە پەیوەندەکانی ئێوە قسەکانی ئێوە تەنها بۆ گەیاندنیەتی لەم بەرنامەیە نەک بۆ ئەوەیە کە ئێمە بە شێوازێکی ناشتین قسە بکەین و ئێمە مەبەستمان ئەوە نییە کە کەس بۆ شێوە قسە بکە بەرامبەر بە هەر سەرکردەیەکیان هەر لایەنێکی سیاسی دەچینە لای کاک ئەحمەد لە پیرمامەوە فەرموو کاک ئەحمەد کاتە باش زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو وڵای گیانەکەم هیوای من و هەموو ئازادی خواسێکەوەیە لە ساڵی نوێدا لەم ساڵدا
یاسا بەرقەرار بێ، یاسا سەروەری هەبێ، دادگا ڕۆڵی خۆی ببینێ، ومێدەوارین دادگای شووا دروست بێ لە کوردستاندا، هەموو گەندەڵکارێک، هەموو مافیایەک، هەموو ئەو کەس و لایەنانەی ئەگەر ژێربەژێر لەگەڵ وڵاتان ژێربەژێر پەیوەندیان هەیە، پەیوەندی ناشەرعی و بە تەنها لەبەر دەرژەوەندی بنەماڵەی و حەشیەتی خۆیان ژێربەژێر خوێنی و میلەتەی دەمژن، دادگای شووا بێ، دادگایی بکرێن، ببینین بە چاوی خۆمان چۆن خەڵکانێک کە لەسەریان ئیسپات دەبێت کە دەبینی لە عێراقا چەندین بەرپرسەکردە دادگایی دەکرێن لەسەر گەندەڵی، لەسەر نەعەدالەتی، لەسەر ئەو شانەی کە لەسەریانە ومێدەوارین. بەڵێ کاک ئەحمەد، ساڵی 2012 ساڵێکی پڕ لە کێشە بوو لە نێوان هەرێم و بەغدا، بە تایبەتی بە شێوەیەک ترەگە بیڵێن لە هەموو عێراقدا. تا چەند لە ئێستادا ئەوەی کە دەیبینین ئەو خۆپشاندانانی کە هەیە وەڵامەکانی لایەنە سیاسیەکان بۆ یەکتر ئەو گرژەیە کە هەیە گرژی سیاسیەکان مەبەستم، تا چەند ئەمە هیوایەکی بەخشیوە بە هاوڵاتی کە لەم ساڵدا ئەمە بەرەو چارەسەر بڕوە یان بە شێوەیەکی تر هەستەکەی کێشەکان بەرەو ئالۆسر دەچن یان بەرەو چارەسەرکردن؟ کاکەجان زۆر بە کورتی کاک ئەحمەد، لە عێراقیش و لە کوردستانیدا بەرەوە ئاڵۆزێکی زۆر دەچن. لەبەر ئەوە تەماشا دەکەیندا چ لە عێراقیدا چ لە کوردستانیشدا هەر حیزبە هەر لایەنە تەنها مەسالە و بەرژەوەندی حیزبەکەی خۆی و شەخصەکەی خۆی دەوێ و تەنها ئەوەیە هیچ شتێک هیچ بیر لە میلەت نەکراوەتەوە بە هیچ شێوەیەک. تۆ دەبینی ئەندام پەرلەمانێک وەزیرێک ئەو هەموو سەر و سامانەی لەبەردەستدایە، بەڵام فەقیرێک هەژارێک خانیشینێک مۆسەفە بزانە چیە. زۆر باشە کاک ئەحمەد، زۆر سپاس دەکەین، زۆر سپاس بۆ قسەکانت، سپاس بۆ پەیوەندەکەت. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سیروان دەیڤید نووسیوەتی هیوادارم ڕێبەری کورد ڕێبەر ئاپۆ ڕزگار بکرێت و هەر چوار پارچەی کوردستان یەک بخرێت و ئازادی بگەڕێنێتەوە بۆ ژیان. ئەحمەد لە دهۆکەوە، فەرموو کاک ئەحمەد. زۆر سپاس کاک ئەحمەد، فەرموو کاک ئەحمەد. من أحمد دورنا كذا نقدر بس من نوع ترتيب صار جزر كذا بله كمالك هو وقتك وقال من هم يجي برنتر درك معنا يخبرون بليس معنا دولة يجي ترى بخوي كل ما هذا تجاري استيعاب ذكي زي بعض ترى بخوي كردستان لك دامه هم جهاد سياسي بران سكات دولة الكردية طبعا بين بس من كل ليس هذا رأي اختلاف مكاتبة كانت باشروا برام برنوي أو قارنة بكريت بليس تبقلا كاري تشتر بكريت كار بو بكريت ناس دابرنا وكان مخمور الشنغال وشيخ خانو زمار وكركوك وخانخين هم أو ناس كان كدابرنا ومدير رينا وصل هرين الكردستان زائدا أو كاتب دولة الكردية راب جاي من اساس ما دولة كل راب غير الظلام مرة دولة كل راب غير الطلاع ذكرين كات يكون كار او بكريت كاك احمد كاك احمد اگر بكورتي وڵامی ئەم پرسیارە دەیتەوە ئەوەی کە هەموو جارێک باز دەکرێت لە ڕاگەیاندەکانەوە لە هەندێک لە ئەو کەسانی ڕەخنە دەگرن یان ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن باس لە زەمینەسازی دەکرن بۆ دەوڵەتی کوردی تا چەند پێت وایە ئەو زەمینەسازیە هەیە لە هەرێمی کوردستان لایەنی ئابووری لایەنی سیاسی و لایەنەکانی تر زۆر بە کورتی بۆ بچینە لای کاکەروان لە سلێمانی. بله جان اگر بین زمینه سازی پیوسته با هم زمینه سازی تاکید زمینه سازی کن اولین سیاسیانه بو زمینه سازی نکن بو زمینه سازی بو اوانا کن که کار بو دولت کردی که دولت کردی را بگیرین بله یعنی حالی زور هم که زودتر دولت کردی در مزرعه تا سکن نکرا شتی چیزی که کدوم کم مداخل وقتانی که استخدام لخطور کمراتی کن لفیسبوک ل ياخذ على تويتر على بيجاني تر سيدا كان دنيا بس السياسي كان كنت أكبر ناشرين والشيء إنسانك أوقات لو دخلت وقت دنيا بس السياسي كان ذات أخويا أنا كدنيا ده لبر أو أخويا ده كل يوم مواطنة زانا هذا دزني جون كنا أوقات زور باش كاك أحمد سباس لك زور سباس بو بيندك سباس بو كاك أحمد لدهوكوا شيرزاد لسليماني فرمو كاك شيرزاد كاك شلون يا باش زۆر سپاس کاک شێرزاد فەرموو. والله هەر حەزم کرد برادرێ پێرێ نامەیە ڕەشەی نابێتم سام چی نابێ پەیوەندیکی بە یانارتیەوە بەزمەوە ترسام بە پەیوەندی نەکەم بە جەنابتانەوە. لە چی ترسای کاک شێرزاد تێ نەگەیشتم لەو قسەیەت؟ برادرێ وتی پەیوەندی نەکەی بە یانارتیەوانەیە تێگەیشتی ئێستا؟ بەڵێ تێگەیشتم کاک شێرزاد فەرموو. ئامیشەوە ترسام نەمکرد پەیوەندیم نەکرد.
ئەوە تا پەیوەندیت کردووە کاک شێرزاد فەرموو قسەی خۆت بکە. دەسترساوم لە خەوا پەیوەندیەکەم فەرموو کاک شێرزاد قسەی خۆت بکە ئەوە تا پەیوەندیت کردووە. من ئاڵێم ئەگەر بیرکردنەوەی ئەم خەڵکە ئاوا بێ بڕۆکە مەسیرمان پاش ناگرێت. چ جۆرە بیرکردنەوەیە کاک شێرزاد مەبەستت؟ گیان چ جۆرە بیرکردنەوەیەک؟ کەسێک بڵێ و کەسە چاکە کەسی بەرهەمتر قبوڵی ناتوانێت قبوڵی نەبێ بەس ناتوانێت بە ڕێی ئازادی دەتوان ئەوبەتە و لە حیزبێکایە پارتیە بە شوورای بژی سەرۆک بەرزانی بژی بەرزانی. کاک شێرزاد بەباشی گومانە دەنگێنی ئەوەی تێگەیشتم کاک شێرزاد زۆر باشە دای ناخێنەوە پەیوەندیەکە دڵنیا بە لەگەڵمان بە ئەوەی کە لە بەرنامەکەدا بە شێوەیەکی ناشتین سیر کراوە هەست کراوە کە ئەم بەرنامەیە مەبەستی جنێودانە بە کەسەکان جنێودانە بە کەسایەتیەکان جنێودانە بە سەرکردای سیاسیەکان ئەوەیە کە هەندێک ڕەخنە دەرچووە لە چوارچێوەی ئەدەب و لە چوارچێوەی ڕەخنەی بابەتی لەوەی کە تۆ ڕەخنەیەکت هەبێ لە کەسێک وە قسەی لەسەرکەی پێت وایە بەکارهێنانی ئەو شانەی کە ناشرین بەرامبەر بە کەسەکان هەر کەسێک بن تا چەند ئەمە وا دەکات کە ئێمە دیوێکی ناشرینی خۆمان پیشان دەین بەتایبەتی لە بەرنامەیەکی کەناڵێکی ئاسمانی بەو شێوەیە زۆر بە کورتی کاک شێرزاد ئازیزەکەم بۆی نەترسی جەناب دەڵێ دەترسم قسە بکەم فەرموو قسەی خۆت بکە بەڵێ بۆ سبحان واڵێم بەس بۆ خۆشی و قسێم کرد دوای کاگە شۆڕژان کەم بەرنامەکەی بێ ناشری نەبێ دەریا بە دەرنی خۆت پیس نابێ ئەمە دوو سێم ئەو کەسە لە عیلەکەی تەربیەت نییە کە تەربیەتی هەبوایە قسەی ناشری ناکرد جای بەڵێ کاک شێرزاد سپاس بۆ پەیوەندەکەت لە سلێمانیەوە بەڕێزان دیارە هەر کەسێک پەیوەندی بکە بەو شێوەیە قسە بکە تەنها مەبەستی ئەوەیە کە بەو جۆرە ئاراستەی گفتوگۆی بەرنامەکە بگۆڕێت و دڵنیا بە من خۆم دەیڵم بەو شێوەیە کە بەرنامەکە بەردەوام بێ ئێمەش حەز ناکەین بەرنمەیەکی ئاوا پڕ بێ لە وشەی ناشتین و قسەکردن بە کەسەکان ئەگەر هەر کەسێک بن نەک لە بواری سیاسیدا بەڵکو کەسێک خۆی پەیوەندیەکی کرد بێ و کەسێک قسێکی ناشرینشی پێ بڵێ ئەمە ئەوەشمان قبول نەکردووە. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ژیا کۆفازڵ نووسیوێتی هیوادارم مامجەلال بگەڕێتەوە بۆ لامان و کورد ببێت بە دەوڵەت ئەحمەد مارف نووسیوێتی هیوادارم کورد لە ساڵی 2013دا کێشەکانی لەگەڵ حکوومەتی ناوەند یەکلایی بکاتەوە نیان ئەسکەری نووسیوێتی بە هیوا ساڵێکی پڕ ئاشتی و ئارامی بۆ خەڵکی کوردستان و چانێک و دێنە وڵاتان. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان من پرسیارێکم هەیە لە کۆمنتی یەکێک لەو هاوڕێیانەی کە نردوێتی بۆ بەرنامەکە نووسیوێتی بە هیوام کورد بە ئاواتەکانی بگات کێشەکانمان چارەسەر بکرێن لەگەڵ بەغدا و کێشەکانی گەنج لەو هەرێمە پشتگوێ نەخرێت. تا ئێستا ئەو پرسیارەکەم ئەوەیە زۆرێک لە بەشدار بووان زۆرێک لەو تێبینانی کە خوێنمان و لە سەتۆڕی کۆمەڵاتی فەیسبوک باس لە کێشەی سیاسی دەکەن پێتان وایە تا چەند کێشە سیاسیەکان کاریگەریان لەسەر دەرونی ئێمە هەبووە. من لەسەر تاوە بەڕستەیەکی زۆر کورد باسم لەو کرد کە ڕووداوەکان کاریگەریان لەسەر ئاوات و هیواکانی ئێمە هەیە بەڵام ئەوەشم وت ئێمە لە کۆتاییدا مرۆڤین هەموو مرۆڤێکیش هیوا و ئاواتی خۆی هەیە ئێوە دەتوانن وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە تا چەند کێشە سیاسیەکان کاریگەری هەبووە لەسەر تاکی کورد بە تایبەتی نەبوونی دەوڵەتێکی سەربەخۆ وەک هەندێک لەو بەشداربوانی هیوای ئەویان خواست کە دەوڵەتی کوردی ڕابگەیەنرێت. بەڵێ پەیوەندیەکتر لەگەڵماندایە سەردار لە سلێمانی فەرموو کاک سەردار. زۆر سپاس کاک سەردار فەرموو. زۆر سپاس دەکەین. ساڵی نوێشە دەیەکەم. زۆر سپاس دەکەین لە تۆش پیرۆز بێ. کاک شوانجامەلی ساڵی 2012 هەمووی ساڵی 2012 بریتی بوو لە ناخۆشی بە تایبەتی دەوەرێک مادەکی بەرەو دیکتاتۆری ڕۆیانی زۆر شتێکی کرد کە هەر هەموو عێراق لە ئێستێ هەرداوە. هەمیشتیشدا کوردستانی سووریا ئەوەتە خەڵک ڕۆژانە بە هەزارانە کوژرێ و بە هەزاران ئەگیرێ و کەسی نییە چە بەجەمیان و هیوادارن 2013 ساڵێکی خۆشی و دەوڵەتی کوردی تیادا ئامادە یەک داواتکاری بکەم لە جەنابە هەیە. بەڵێ کاک سەردار. ئەگەر بتوانن ئەو کەسانەی کە پەیوەندیەکەن مەسەڵەن بۆ نمونە غەڵە دەکەن بەرامبەر بە سەرۆک بەزانین بەرامبەر بە خەڵکێکی کە ناوەکانیان لا خۆتان بنووسن کاتێکیکە کات تەلەفۆنیان کرد تەلەفۆنەکان هەڵمەگرن و دەستخۆشی بەرنامەکە دەیەکەن. زۆر سپاس کاک سەردار ئەگەر گوت لە وەڵامەکە بێت ئێمە ڕەنگە هەندێک جار گومانیشمان هەبێت لەو ناوانەی کە پەیوەندی دەکەن هەندێک جار ناوی سیر پێمان دەوترێ بەڵام ئێمە ناتوانین بکۆڵینەوە لەوەی ئەم کەسە ناوی خۆیەتی یان نا هەروەها خۆتەزانی کە لە ئێستادا دیاردەی
ئەو سیمکارتانەی کە دەفرۆشتێن دیاردەیەکی بەربڵاوە و زۆر جار ئێمە ئەگە ویستی بێتمان لێکۆڵینەوەی بکەین و بەدواداچوونکەین بۆ ئەو ژمارانەی کە پەیوەندیەکە نەمانتوانی ویدۆزینەوە لەبەرەوەی تۆمار نەکراون لە کۆمپانیەکانیش بەو شێوەیە. مستەفا لە شکارتەوە فەرموو کاک مستەفا. مرحبا کاکشۆن باشی. زۆر سپاس دەکەین کاک مستەفا فەرموو. دەستخۆشی بەرنامەکەت لێکم. زۆر سپاس دەکەین. کاکشۆن بەسەر تەوەرەکەت 2013 چی بکرێن پێم وایە باشترین حەلەوەیە لەناو خۆڕێککەوین ئەو جاتوانین داوای مافەکانی خۆمان بکەین چکە هەتا ئێستا هیچمان وەکو پێویست نییە. دووەم پشتیش بە هیچ وڵاتێک نەبەستینە هاواکەین پێم وایە باشترین حەلەوەیە ئەمە بەخۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێککەوین باشتر نەک بە واستەی وڵاتان چکە پێم وایە لە ئایندەدا هەر کورد زەرمەند دەبی سپینەکانی تو هەر وڵاتێکی ئێمە پشتی بێبەستین سڵح لەسەر پشتی ئێماکە و ئاخیردا ئێماکەوینە بنی بەحرێ هیچ شما بۆ نە. کاک مستەفا قسە و باسی شەقامی کوردی لە ئێستادا هەروەها لایەنە سیاسەکان ئەو جۆرە ڕێکەوتنە دەوترێت لە ئێستادا بەدی دەکرێت بە تایبەتی لەگەڵ نزیک بوونەوەی عێراق و هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی پارێزگاکان یاخود ئەنجومەنی پارێزگاکان. ئەم ڕێکەوتنە یاخود ئەو تەوافقەی کە بەدی دەکرێت و باز دەکرێت تا چەند پێت وایە پێویستە یان لە ئێستادا بۆ جۆرە هەیە وەک دەوترێت؟ ئێستا ئەو توافقان نیە. ئێستا باشترین توافقەوە بۆ کەرکووکی شەخسرا باگەرێک کاکشوان لەسەر ئەنجومەنی پارێزگاکان لۆ نمونە ئەگەر هاتبا کەرکووکی خسرا بەسەر تەوەری هەڵبژاردنەکەی پێم وایە کەرکووک دەنجی یەکەمی دینە ئەو کاتی کوردەکان بەڵام پێم وایە کەرکووک بێخنە مەرحەلەی بەتاقتێنێ ئەو کاتی عەرەبەکان بەعام هەموو زەختی خۆیان دێخنە سەر کەرکووک نایانەوێت دارێچکە کورد هەڵبژاردنی بینێتەوە. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. مستەفا لە هەولێرەوە یاخود ببورن محەممەد لە هەولێرەوە ناوەکانم تێکەڵ کرد. فەرموو کاک محەممەد. باش کاشوان. زۆر سپاس کاک محەممەد. چاوەکەمی کاشوان بە نسبەت بەرنامەکەت یەک تێبینیم هەیە. فەرموو. وڵی برام ئەگەر ئەو بەرنامەی شێوازەکەی بگۆڕن گەلێک باشە لەبەر عالەمی ئەوەی تەلەفۆن دەکەیانی وەرە بەرنامەی لەسەر هەشتەشی دادنەی هەر دەرێن مەسوولەگەڵها و سەرۆگەڵها بەخۆ میسەمەی دەستبەرنیمە لە مەسەلەن. زۆر باشە کاک محەممەد. ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی 2013ەیە زۆر بە ئازادانە دەتوانی قسە لەسەر بەرنامەکەشکەی پێشنیاز ڕەخنە هەر شتێک فەرموو. بەڕێز کاشوان ئەمە یەک تێبینیم هەیە بە نسبەت بەرنامەکەت مەسەلەن ئەتوو ئەڕۆتەوەی لەسەر شتێکی دادنەی مەسەلەن مەسوولەشی ئەوەی مەسەلەن لەسەر ناحەیەکی مدیر ناحەیەکەی گاز بکەی زیکاکە وەرە ئەمن خەرچیۆمەتی خێمە تەلەفۆن دەکەم دەرێ مشکلە مێ لەو فەرعی ئەو شتم نخستانە. بەڵێ یعنی ئەگەر ئەو حالەبی کابرای مدیر ناحەیە بێشتەکەمان لۆ چارە سەرکا ئەوە باشە بەس مثلا کابراون هەر با تەلەفۆنکەم ئەوە نخستانە ئەو نخستان کە کەس بەجێمی نەکریا جێم لێڕانەگەر ئیسفادەی نییە برایەشەم. بەڵێ زۆر سپاس بۆ پێشنیازەکانت. ڕۆژگار لە سلێمانیەوە فەرموو سڵاو لێبێ. زۆر سپاس ڕۆژگار خان فەرموو. زۆر سپاسەکە ڕۆژگار خان بە باشی گوێمان لە دەنگت نییە ئەگەر پەیوەندی بە شوێنەکەەوە هەیە. زۆر سپاسەکەن. سپاس بە ناوی هەمویانەوە فەرموو. بەڵێ ڕۆژگار خان بە باشی گوێمان لە دەنگت نییە بۆ شێوەیە زۆر باش نییە فەرموو. بەداخەوە دیارە بە باشی گوێمان لە دەنگینە بۆ عەلی لە سلێمانی فەرموو کاک عەلی. شوانم کاتەوە باش و دەستخۆشیتان لێکەم. زۆر سپاس کاک عەلی فەرموو. چاوی هەمووتان ماچەکەم بۆ بەرنامە جوانەی کە پێشکەشی ئەکەن هیوادارم سەرکەوتوو بن و دابراریشتان نەبێت تاکو ئێمە ئەمێنین. تەمان بە تایبەتی چاوی کاک ڕێبەر ماچەکەم ویستم دوێنێ پەیوەندی پێ بکەم بەڕاستی بۆ مۆرنەگیرا لێرەوە تا چاوی ماچەکەم بۆ بەرنامەیەویشەوە. کاشوان من کە بعض شتێک هەڵی هیوادارم بۆ خۆیان هێڵێن قەی ناکە من بەس من گریم لە حکوومەتە بەڕاستی حکوومەت وعد و حدودێکی زۆر بە خەڵک ئەدا هیوادارم ئەو وعدانەی کە ئەیدا ئەوەی لە توانایەتی وعد بە خەڵک بدات لەبەرەوەی خەڵک لێیشی لێ نەکا حکوومەتی خۆمانە بەڕاستی کە وعد ئەدا من خۆم وعدان پێداوم و نامرۆتە سەر چەند ئاجار بەڕاستی کە لێیشی لێکەم حەقی خۆمە بەس غەڵەتیشی بەرامبەر ناکەم بەس هیوادارم ئەم حکوومەتەی خۆمان لە ئێستەولا لە 2013 ئەوەی توانایەتی وعددا ئەوەی توانایە وعد بە خەڵک نەدا بە جۆرەی توانای خۆی شەفافانە ئیشەکان بکا شت لە خەڵ نەشارێتەوە بەڕاستی بجێکی زۆری دەسایە
بەڕاستی پێویست ناکە خەڵک ئەوە گلەی لێ بکات بەس ئیتر بەڕاستی کۆتایی هاتووە خەڵک تێگەیوە لە وەزعەکە خەڵک تێگەیوە لە حکوومەتەکە بەڕاستی بەس ئیتراکە لە وەزع ڕای بگرێت ئیتر بە جۆرەی توانای خۆی ئیشکا و جۆرە خەڵک بگرێت و هێوادارم ئێوە سەرکەوتوو بن چاوی هەمووتان ماچەکەم زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندیەکەت بڕوە عەبدولمەجید نووسیوێتی واستە نەمێنێت لە دامەزراوەکاندا بە تایبەتی لە کاتی دامەزراندندا هەروەها چەند تێبنیکتر سەبارەت بە تەوەرەکە نێدراون شەهێن سەعید نووسیوێتی یەکڕێزی گەلی کورد و نەمانی خیانەت لە نێوان هەموو چین و توێژێک و کەناڵی NRT و هەموو کەناڵەکانی تر بەرنامەکانیان بە پێی ئاینی ئیسلام بێت لە پێناو باشبوونی وڵات. فاتیمە لە سلێمانیەوە فەرموو فاتیمە خان. فاتیمە خان لە سلێمانیەوە. زۆر سپاس دەکەین فاتیمە خان فەرموو. شوانگیان 2013 پیرۆزبایی ساڵی نوێ لە تۆ لە هەموو کارمەندانی NRT ئەەکەم هیوادارم. زۆر سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێ. هیوادارم خەچی خەم و پەژارە و نەهامەتەکانە 2012 بیبا لەگەڵ خۆی و خۆشی و شادی بەخشە بە هەموو گەلی کوردستان 2013. دوای چاکبوونەوەی بەزترین کات ئەخوای گەورە داواکارم کە بەڕێز مەمجەلال بگەرێتەوە ناو پۆڕ کۆبوونەوەکانی خۆی هیوادارم. بەڵێ کاک شوانگیان منسبەت بەڵێ فاتیمە خان 2013 هیوای گەلی کورد زۆر چەند ساڵەهای زۆر زۆرە کە لە ژێر نەهامەتی و خەم و پەژار و شەڕ و تەق و گوتن و پشتن و بڕینە هیوادارم هیوای گەلی کورد ئەوەیە ببێت حکوومەتێکی دامەزراوی کوردستان هیوادارم هەرچی نەهامەتی هەیە گەلی کورد هەیە نەکە لە عێراق هی هەموو کوردێکی هەر چوار پارتی عالەمی هەمووی خێر و خۆشی و بەخشی و ئانیش ئازاد بن و بە خۆشی لە وڵاتەکانە خۆشی و شادی لەگەڵ ماڵ و مناڵانە بسەر بەخۆی خۆیان وەرگرن بە هیوادارم هیوای خۆشی شادی ببەنە سەر و بژین بە شادی. نەهامەتەکانی گەلی کوردستان زۆر زۆرە بەڕاستی نەباسکردن باسەکرێ وەنە ئەنووسرێتەوە نە شریک ئەکرێ بە هیچ شێوەیە ئەمە زۆرە نەهامەتی. هیوادارم 2012 هەمووی ببا لەگەڵ خۆی و مالکیش دان بنێ بە خێر و خۆشی گەلی کورددا و ئەم ڕپۆرتینەیە لە دڵیان نەمێنێ و زۆر سپاس دەکەم لەگەڵ هەموو کارمەندان. زۆر سپاس دەکەین فاتیمە خان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی بڕوا لە هەولێرەوە فەرموو باوکی بڕوا. ئەو کاتە دۆش کاک شوان. زۆر سپاس دەکەین باوکی بڕوا هەموو کاتێکت باش. پیرۆزبایی سەری ساڵی نوێتان لێ دەکەین لە کارمەندانی NRT. گەلێک سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێ باوکی بڕوا. فەرموو. کاک شوان ویلایەتی گوێیەکی زۆرمان لە جەنابتان هەیە زۆر تەلەفۆن دەکەین بە خودای لەوانەیە 20 جار لێکردبی هەریان نەکردی بیزنەوەچی داوای لێبر نەکەین باوکی بڕوا پەیوەندی بەو فشارە زۆرەوە هەیە بەو لۆ دۆزەرەوە کە لەسەر هێڵەکانی پەیوەندیەوە ئەو لۆدەی کە دروست بووە دڵنیا بە پەیوەندی بەوە هەیە لە دەسەڵاتی ئێمەدا نیە داوای لێبر نەکەین. ئەمە داوا لێبوردن دێک کاک شوان ئاساییە باوکی بڕوا فەرموو. وڵای کاک شوان ساڵی 2012 هیچ خۆشیێکی نەبوو لە بۆ خەڵکی کوردستان نەگەڵ خەڵکی عێراق باسە عێراق ناکەم بە خەڵکی کوردستان. بۆ باوکی بڕوا. والله بە هەموو نسبەتێکی ئەمە هەتا ئێستا خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان زۆربەی لە خەڵکەدا کەس زۆربەی کرێتی ئەوەیە بساعدە چۆ نەکردەوە لەلایەن چیزی مالیکی لە بەغدا عەردی هەیە لە بەغدا عەرد لە کوردستانەوە دەگرێت مەسیحی لە بەغدا هاتووە عەرد لە کوردستانەوە گرتووە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی بڕوا لە هەولێر. چۆمان لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو. چۆمان لە سلێمانی بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە دەچنە لای کاک حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش هاوسێری پایتەوە. زۆر سپاس دەکەین کاک حەمید. ساڵی نوێ بۆ هەموو کارمەندانی کەناڵی نالیای خۆشەویست و بە تایبەت بۆ بەڕێستان. زۆر سپاس دەکەین کاک حەمید لە ئێوەش پیرۆز بێت. باس دەکەین بیۆمت پیرۆزبایی لە شاری سلێمانی دەکەین هیوادارین لە ساڵی بێت ساڵی خۆشی بێ و بە تایبەت بۆ ئێمەی کورد لە هەر شوێنی دنیا و بۆ پایتەختی ڕۆشنبیری سڵاو لە دار و بەردی ئەم شارە هیوادارم لە ساڵی نوێدا گۆڕان بەسەر بیرکردنەوە تێڕوانینەکانی خۆمان دادێنین ئاگاییەکانی خۆمان هوشیاری خۆمان بەهێزکەین
و داواکارم لە هەموو ڕۆشنبیران بەڕاستی گلەیەکی زۆر لە ڕۆشنبیریمان هەیە یعنی ڕۆشنبیریمان خۆی دووکەت کردووە نیوەیان لایەنگری دەسەڵاتە نیوەی لایەنگری معارەزەیە یعنی ئەو ڕۆشنبیری ڕەسەنەی هەمانە هیوادارم لە ساڵی نوێدا کە کارێ بکەین کۆمەلگایەکی تەندروست دروستکەین بۆی دەسەڵاتێکی تەندروست معارەزەیەکی تەندروستمانە بێت یعنی ئەگەر ئێمە لە پێشدا کار نەکەین بۆ کۆمەلگایەکی تەندروستمانە بێ ناتوانین دەسەڵاتێکی تەندروستمانە بێ و هیوادارم لەو ساڵەی کە دادێ کوردستانێکی ئاوادان ببینین و ئێمەش لە نێو ترامەکەی خۆماندا کتەکەی کافرۆژ وەدۆزین هاوشێوەی ترامەکەی داستان و سیرۆکی ترامەکەی فرۆگنەر و کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان ساڵی نەتانەر پیرۆز بێت زۆر سپاس دەکەین کاک حەمید سپاس بۆ پەیوەندیەکەت و پیرۆزبایی لە جەناب دەکەین دیارە کاک حەمید یەکێک بوو لەو کەسانی کە لە ساڵی 2012دا لە زۆربەی تەورەکانی بەرنامەی مایکی خەڵک بەشدار بوو سپاس بۆ پەیوەندیەکەت ڕێزان لە بازیانەوە زۆر سپاس کاک شوان زۆر سپاس ڕێزان خان فەرموو مەمنون دەستخۆشی و بەرنامە جوانە و لە یەکەم زۆر سپاس دەکەین فەرموو وەش بیبای تەمە درێژیتان بۆ خوازم و داواکارم سەرۆک مازەراج بێتەوە نامان و زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەین بەڵێگە قسەیەکت ما بێ ڕێزان خان زۆر سپاس وڵا گلەیەکمان هەیە کاک شوان دوازدە هیچ شتێکیان بۆم کوردە نەکردووە دوست سێ ساڵە کارەبامان بۆ چاکەن ئێستا ژمان چارە کردی بەڵێ سێ ساڵە ئەدیان پیاە بۆمان چاکەن بڕوا ناکەن 2013 تاکی بکەن هەموو خۆیە بێت بەڵێ ئیتر بڵێن چی ئەم کوردە هەم هەڵێکە ئەڵێ خێر کەس بۆ خۆی هەر بۆ خۆیانە بۆ چێ بەڵێ سپاس گەڕێکی مەسئولەکان ئابن کارەبان ببڕێ کارەبانە ماڵی ترافیک لایتە بەخوا خۆزگە ئاهاتی ڕسم تەگرزانە کارەبای دازیان چۆنە این بڵێت داریاوە بە دوکان ناتوانێ خانیدانی ئەم هەموو بجێ هەیە بەڵێ سپاس بۆ ڕێزانخان لە بازیان دیارە کێشەی کارەبا کەواتە دەتوانین بڵێن ئاواتێکی یەکێکە لە هاوڵاتیانی کوردستان کە لە ساڵی ڕابردوودا دیارە چەندین تەوەرمان تایبەت کرد بوو بە کێشەی کارەبا لایەنی پەیوەندیدار قسەی لەسەر کردووە بێگومان لە هەواڵ و بەدۆداچوون و راپۆرتە ڕۆژنامانیەکان ئەو پرۆژانەی کە دەکران یاخود ئەو لێدوانانەی کە دەدران بۆ جێبەجێکردنی پرۆژەکان باز دەکران بەڵام تا ئێستا ئەم کێشەیە تا ئێستا وەک خۆی چارەسەر نەکراوە بەڵام وەک دەوترێت لیڤڵی کارەبا یاخود پێدانی کارەبا بە هاوڵاتیان لە وەرزەکاندا دەگۆڕێت بەرزونزمی بەخۆی دەبینێت و ئەوەی خۆتان گوێتان لێ بۆ ڕێزانخان لە بازیانەوە باسی لە کێشەی کارەبا کرد لە بازیان بەرزان لە حاجیاوە فەرموو کاک بەرزان ئەم کاتە بەسکا شوێنجان زۆر سپاس دەکەین کاک بەرزان فەرموو پێشی وای چابوونەوەی شەڕا 2013دا بۆ بەڕێز مامزرات دەخوازم دەگەرێتەوە ناو میلەتی کورد بەڵێ کاک بەرزان ئینشەڵا چارە بێتەوە بەزبنی کارێتەوە ناو میلەتی کورد و هەروەها دەوڵەتی سەربەخۆی شەڵا ڕادەگەیەندرێ و ئینشەڵا 2013 گەندەڵی و گەندەڵی نامێنێ و ئیتر زۆر سپاس زۆر سپاس بۆ کاک بەرزان لە حاجیاوە کە دوا پەیوەندیمان بوو لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سۆران ڕەحمان لە پێنجێنەوە نووسیوتی هیوادارم لەم ساڵدا چیتر ناوێک نەمێنێت بە ناوی هەرێمی کوردستان بەڵکو ببێت بە دەوڵەت و کەرکووکی دڵی کوردستان بگەڕێتەوە ناو جەستەی خۆراگرەکەی کوردستان هەروەها کوردۆ سلێمانی نووسیوتی هیوای زوو گەڕانەوەی مامی گەورەمان بان و کوردستان نووسیوتی تەنها چاکبوونەوەی مامی گەورە وەها مەنسوور هەڵەبجە نووسیوتی هیچ هیوایەک و داخوازیەکمان نییە چونکە هەرچی داوا بکەین لە حکوومەت بێدەنگە لەبەر ئەوە بەڕای من لە بواری داواکاریدا بێدەنگ بین باشترە سەرکەوت خەلەکانی نووسیوتی بە بۆنی ساڵی نوێوە پڕ بەدڵ پیرۆزبایی خۆماڕاستی گشت و نیشتیمانیان دەکەم لە هەرێمی کوردستان و سەر جەمگەلانی عراق و ناوچەکە ئەوە دەخوازم ئەم ساڵە نوێیە ساڵی کۆتایی هاتنی گشت نەهامەتی و شەڕ و توندوتیژەکان و جێگیربوونی ئاشتی و ئاسایش لە دەڤەرەکەدا بێت محەممەد ساڵح نووسیوێتی هیوادارم لە ساڵی 2013دا کۆمپانیەکانی هێڵەکانی ئینتەرنێت چاوێک بە خۆیاندا بخشێنەوە و خزمەت گوزارەکانیان بەرەو پێش ببن هێدی ئەبوبەکر نووسیوێتی هیوای ژیانێکی پڕ لە بەختەوەری دەخوازم بۆ گەلی کورد ئینزار سابیر دەڵێت هیوادارم ئەم ساڵی دروستبوونی دەوڵەتی کوردی بێبڕێزان هیوادارین لە ساڵی ڕابردوودا توانی بێتمان
زۆربەی پەیامەکانی ئێوە داواکاریەکانی ئێوە وەکو خۆی بگەێنین و بێگومان لە داهاتوشدا ئێمە دڵنیاتان دەکەینەوە کە بەرنامەی مایکی خەڵک بە ئێوە جوانە و ئێوەن کە ئەم بەرنامێتان دروست کردووە و بەبێ ئێوە بێگومان مایکی خەڵک هیچ مانایەکی نییە و ئێمە ئەوەی کە هەوڵمانداوە ڕای خۆمان تێکەڵ نەکەین بە تەوەرەکان و ئەو تەوەرانی کە خستومانەتە ڕوتەنها ڕای ئێوەمان وەرگرتووە و پەیامەکانی ئێوەمان لەسەر ئەو تەوەرانە وەرگرتووە هیوادارم توانیبێتمان بە هاوسەنگی و بێوەری و ڕازگۆیی بەردەوامی لەگەڵتان هەمیشە لە خۆشی دابن.